الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. ئەو مزگەوتە تەبعاً وەکو ئێمە بیستیتمان لە اختیارەکان نێزییکی زیاتر لە 200 ساڵە دروست کرد لەگەڵ ئاوادانکردنی ئەو گوندە ئەو مزگەوتە دروست کرایە. ئەو مزگەوتە چەند قۆناغێکی بەخۆوە دیتیە. تەبعاً ئەوەلی کە دروست کرایە حوزێک لەناو ئێرە بووە و لەسەر خۆڵ بووە بە شێوەیەکی سادەیی دروست کرایە، بەڵام بەهۆی ڕوخانی گوند و گۆڕانکاریەکان لە حەفتاکان جارێک نوێژن کرایتەوە و هەروەها لە ساڵ 1993 دووبارە نوێژن کرایتەوە مزگەوتەکەش بە ناوی شێخ سەعیدی پیرانە. شێخ سەعیدی پیران لە گوندی دەرگەڵە. ئەو مزگەوتە ئێستا بەو ناوەی ئێستاش تاوان ئەوە الحەمدولله ئەو ساڵی ڕابردوش ئەوە تعمیراتێکی دیکەمان کردیتەوە و ئێساش زیاتر بەڕاستی کەم و کورتی هەرماینە پێویستی بە هەندێک کەم و کورتی دیکەیە، بەڵام الحەمدولله باشەوە جومعە و جەماعەت و عیبادەتی خۆی تەعالی تێدا دەکرێت کە تەبعاً ئاوەدانکردنەوە ئاوەدانی مزگەوت بە دوو شتی سەرەکی، یەکیان بە یاد و ذکری خۆی تەعالی، دوایش مزگەوتەکە شێوەیەکی جوان و ڕێک و پێشیاویتن. ئێستا تەقریبان الحەمدولله باشە. ئەمە کە دەستم بە خوێندنێ کرد لە خزمەت مامۆستا مەلا مستەفای دارولسەلامێ ساڵی 60 و والله عەلەم 63 بوو یا 64 بوو کە دەستم بە خوێندنێ کرد لە خزمەتەوی تا مدەچەوە هەر لە حوزرەی دارولسەلامێ و لە خزمەتەوی و لە خزمەت فەقەینەویشم خوێند. پاشەنجینێکەش ڕۆیشتم لەو مەدرسەی دێڵزێ لە خزمەت مامۆستا مەلا خالیدی پیرۆمەری لەوێش ئەوە ڕۆیشتم چوومە وەردێ لە وەردێشن لە خزمەت مامۆستا مەلا مستەفای خوێن. پاشەنجینێکە هاتمە ئێرانە دەرگەڵی لە پاشی وێن دەرێ هاتمە دەرگەڵی لەکن مامۆستایەک لێرانە بوو لە دەرگەڵی لەو مزگەوتەی مامۆستا ئەو مزگەوتەی بوو لە خزمەتەویشم خوێن. تقریبا مدەش لێر لە خزمەتەوی بەخۆ بە مامۆستا مەلا عەبدوڵڵای مەلای ئەو مزگەوتەی کە مامۆستا مەلا عەبدوڵڵایە. پاشەنجینێکەش لێرەشەوە ڕۆیشتین چووینە ڕوانزێ لە ڕوانزێش لە خزمەت مامۆستای نەڕوانزێشن خوێند و لێشەوە دووبارە من ڕۆیشتم چوومەوە دارولسەلامێ و لە دارولسەلامێش دیسا جارە شریکە چوومە وەڵاشی خزمەت مامۆستا مەلا وەیسی کچکە لەوێوەش دەگەڵەوی جارەکە دیکە ڕۆیشتین چووینە بەستێ لە بەستێش ئەو بۆ مەلای بەستە و لەوێش لە خزمەتەوە هەندێک خوێند و دوایە هاتمەوە دارولسەلامێ ساڵی 1970 بوو لە خزمەت مامۆستا مەلا مستەفای دارولسەلامی ئیجازەم وەرگرت خوێندەکەم خەلاص کرد. هاتمە دەرگەڵی لە دەرگەڵەش قەومی دەرگەڵەش قەومێکی باش بوون و مامۆستاشانی باش بوو. مدەچی ساڵی تقریبا 71 بوو کە لە دەرگەڵان ئەو خوێند و قەومێکی باش بوو قەومی دەرگەڵی و ماوەی تقریبا ساڵە شەشن لەوێ خوێند و ئەوجار ڕۆیشتین چووینە ڕوانزێ و خوێندنی ئەو کاتی فەقێ لە خزمەت مامۆستایە خوێن کتێب نەبوو بێ پارەیی بوو بێ تقریبا هەموو شتی بوو فەقیرایەتی بوو. خوێندنەکەش فەقێ بەباشی ئەی خوێن مەگەر فەقەیەکی کوبی تێندەنا فەقێ ئەگە بیخوێن بە خوێندنەکەی ئەو هابوو ئەوەی کە ئەی خوێن ئوسلوبەکە ئەو هاوە دەبووە لەبەری کرد بە مەسەڵەن کتێب خاصەتەن کتێبی نەحو و سەرف و ئەوانە یعنی فەقێ دەبووە لەبەری کرد بە وەڵا فەقێ هەبوو شەرعیشی لەبەرە کرد تەفسیری قورئانی لەبەرە کرد قورئانی هەموو لەبەرە کرد شێوازەکە ئەو هابوو لە حوجرە زۆر بەبەرەکەت بوو لە خوێندنێ. مامۆستا فەقەی وە خۆشەویست کە فەقەیەکی باش بە فەقەیەکی بە ئەدەب بە احترام بە بەڕێز بە باشی بخوێن بایە ئەو نوع فەقەیە لەکن مامۆستای زۆر بەڕێز بوو. بەڵام ئەگەر فەقەیەک بەس کاتی خۆی بە فیڕۆ دابا و نەیخوێن بایە مامۆستا کەفی بە نوع فەقەی نەدات. بەزە فەقەی ئەو وەختیش بەدەگمەندەنا
بە زۆری فەقێ لە دوو خوێندنێ بوو چونکی ئەو کاتی تەماعی تەعینات و پارە و پول و ئەو شتانە نەبوو ئەوەی بیخوێن بە فی سەبیل الله خوێن لە ڕاهی خوا خوێن ئەویست ببیتە مەلا و عیلمەشی فێر بیتن یعنی عیلم و زانستی فێر بیتن حوزرە ڕۆڵەشی گەلێک گەورەی هەبوو گرنگایەتێکی گەلێک گەورەی هەبوو یعنی خاصەتەن حوزرە ئەو مەلایانەی پێگەیاندیا ئەو نوعزانایانەی ئەو زانایانەی پێگەیشتینە هەمووی لە حوزرەی پێگەیشتینە یعنی ڕۆڵی حوزرە و مزگەوت کە ئەو زانایە گەورە و ئەو زانایە بەڕێزانە پێگەیشتن هەموو لە حوزرە و مزگەوتی پێگەیشتینە خاصەتەن منتقەی باڵەکایەتێش منتقەشی لە قەدیمەوە ملەتێکی کوردی مسلمان بووینە یعنی ئیسلامەتی خوا ڕەحمێ کردیە بەردەوام بۆ هەموو گوندە مزگەوتی هەبووە مەگەر گوندێکی کەم کوبیتن حوزریان هەبووە یعنی فەقیان هەبووینە و مەلایان هەبووینە و بەردەوام بووینە لەسەر دین و دیانەت و لەسەر مەلا ڕاگرتن و فەقی ڕاگرتن و ئەوە گوندی دەرگەڵە بە گوندێکی پێشکەوتوو ئەوە چونکی لە پارێزگای هەولێر پێشی هەموو شوێنان کە هەم قوتابخانە و هەم مزگەوتی لەکرایەوە دەرگەڵە و ڕوستێ بووە دەرگەڵە لە نهۆتوسێەوە یعنی کە قوتابخانەشی لێکرایەوە مزگەوتیشی هەر هەبووە تاوان پێشی قوتابخانە مزگەوت دەوری قوتابخانەشی هەبووە و ئەو مزگەوتە بەڕاستی دەورێکی زۆر هەبووە لە پێگەیاندنی مامۆسایان و هەروەها لە پێگەیاندنی فەقییان و بە زۆری وا بووە مامۆسای وای لێ بووە هەم فەقی هەبووینە و هەم لە مزگەوت بەڕاستی دەورێکی باڵای هەبووە کە زۆر سڵح و مەسلحەت کرا لە مزگەوت و ئەو مامۆستایش کە ئەو فەقییانە فترێک لێرە خوێندیتیان و ئەو زاربووینە بۆ مامۆستا و لە شوێنەکانی دیکە خزمەتیان باین ئیسلام کردیتەوە مامۆستایان کە هاتیینە پچر بووە ئەو مامۆستانی کە هاتیینە هەندێک مامۆستا هەبووە ینی یەکێک لە مەرجەکانی ئەو بکە حوزرەی هەویزە ئەو مامۆستایە هاتێ و فترەیەک فەقی هەبوو ممکنە ئەو مامۆستا کە ڕۆیشی لێشێنێت تەبعاً عادەتی مامۆستایان وا بووە لە پێشدا هەبووە 8 ساڵ 10 ساڵ لە گوندێکی مایە ئەو جار گوندێکی دیکە مامۆستایان بەو شێوەیە هیجرەتیان کردی و خزمەتیان بە مزگەوت و بە ئاین ئیسلام کردیە ئەو مزگەوتش تەبعاً هەندێک فترە هەبوو مامۆستای لێ هەبوو فەقی هەبووین و فەقیەکانی پێگان زاریش هەبوو ئەو مامۆستا یان وەفاتی کردیە یان چۆ لۆ گوندێکی دیکە لۆدەیەکی دیکە مامۆستای دیکەکە هەبووە و ئەو بەردەوام ئەو مزگەوتە تقریباً فەقی هەبووین هەتا و ئەواخیرانە بەڵام لەو ئاخران ئەبینێ لە گوندەکانی کوردستان مع الأسف جێی تەسوفیشە بەڕاستی ئێمە کە ئێستا دەبین مزگەوتەکان بە زۆری قوتابخانەی ئاینیان لێ نەمایە ئەو زروفێک هاتە پێشەوە ئومیدوارین ئینشاءالله ئەوەش بگەڕێتەوە وەخوای تەعالە دەوڵەت و پیانێکمان بۆ پێکبینی و بگەڕێنەوە سەر ئەوەی کە هەم مزگەوتەکانیشمان ئینشاءالله مامۆستا ڕێک و پێک و هەروەها قوتابخانەی ئاینیەکان زیاتر گرنگیان پێ بدرێتەوە فەقیەکان بگەڕێنەوە سەر ئەوەی خۆی کە چونکی بەڕاستی ئەوانە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە مزگەوتەکان دەردەچوون مع الأسف ڕێز و احترامان هێستا بەنسبەت معاهید و کولیە و حتا ئەوانەی شادەی بەرزبەرزیان بەڵام ئەوانی وەختی خۆ کە لە مزگەوتەکان لەم مەدەرەسانی مزگەوتەکان دەردەچوون پێیان دەگوترا سوهری یعنی ئەو مامۆسای وا بەقووەت و بەتوانە دەردەچوو کە بەڕاستی ئێستا زۆر مامۆستامان هەیە ئێستا ئەوێت دکتۆرا وەرگریتەوە لای مامۆستا کۆنەکان بۆ عیلم و زانست بەڵێ ئەو دەوریان هەبووە دەرگەڵەمان کرد کە مزگەوتی دەرگەڵی نێزییکی 200 ساڵێک زیاتریش الحەمدلله بەردەوام بووە و لەگە چەند کە ئاوادانی لێ هەبوو مزگەوتەکەش الحەمدلله ئاوادان بووە ئەو مزگەوتە هەندێک شتمان باس کرد کە گرنگەکانی یەکێکی دیکە لە گرنگەکان تایبەتمەندیەکانی ئەو مزگەوتە لەو نعمەتانە ئەو ئاوەیە کە خوای تەبارەک وتەعالە دایتی ئێستا بنی ئەو مزگەوتەی تقریباً ئاوە و ئەو کانیش لە ژۆرەوە بەڵام دوایە بۆی ئاودانکردنەوەی هێنایتمانە ئێرە ئێستا ئەو ئاوە دوو تایبەتمەندی گرنگیە یەکیان لەوە لە زستاناندا زۆر گەرمە ئاوەکە هەر ئەوە نیعمەتی خۆیان کە دەسنێژی پێگێ لە هاوینانیشدا کە ئێستا مانگی هەشتا کە ئەو ئاوەی دەخۆینەوە الحەمدلله پێویستی بە بەفر و بە ساردکردن و ئەشتووە نییە ینی ئاوەکی زۆر تەبیعی و زۆر خۆشە ئەو شێخەکە لە نیعمەتەکانی خوای تەعالە کە دایتی بۆ گوندەی و هەم بۆ مزگەوتە کە
ئاو قەتع بێتێن مەشروعمان نەمینەوە ئاوی نوێژ و خوا پەرز دەست نشەرگرتنمان هەیە ئەو شێکە لە نعمەتەکان الحەمدولله. وڵای داواکاریەکەم ئەوەیە کە عینی وەشی زاران لێ بکەنەوە دەستور ببیتەوە دەستوری زاران مزگەوتان هەموو مزگەوتان مەلایەن هەبی و مەلای باش تەدریسێ بکە لەو مزگەوتانە حوزریان هەبی و حکومەتیش یارمەتیان بداتن لە دەرزدانەوەی ئەو فەقیانە کە مەلا دەرسیان پێڵێ یارمەتیان بدا حوزریان لێ دروست بکە و ئەو فەقیانش کە ڕائەژیرێن یارمەتی فەقیانیش بدرێتن.